میوانداری بەڕێز ئامانجهەرکیمان کردووە کە بەڕێزیان ئەندامی لیژنەی کارەبان لە پەرلەمانی عێراق میوانی ستۆدیۆ ئێمە کاک ئامانج بەخێر بێت. سپاس. بەخێر بێت. ئەمە یەکسەر لەوە دەست پێ بکەم ئەم پرۆژەیە کە کاتێک بانکێک دەستنیشانەکرێت ئایا بانکەکان لە هەرێمی کوردستان دەستنیشان کراون کام بانک ڕاست پێردنێن بۆم بابەتە؟ ئێمە تاکو بتوانین بەوازحی لە مۆزوعەکە تێبگەین. من وەک کاتی خۆی کتابێکم کرد بۆ بانکی مرکزی دوو پرسیارم لێ کردم. پرسیاری یەکەم گوتم دەست پێشخەریەکە بەردەوامە، دووەم گوتم دەست پێشخەریەکە چۆنە و کوێ دەگرێتەوە. جوابەکەشی بەوازحی ئەوها بوو هەر بانکێک تایبەت بێ یاخود حکومی بێ ئیجازەی لە بانکی مرکزی عێراقەوە هەبێ دەتوانێت بەشداری لە دەست پێشخەریەکە بکە. ئەوە یەک. دووەمیان هەموو پارێزگاکانی عێراق دەگرێتەوە بە زومنێەوەی کە هەرێمی کوردستانیش کە ئەوەمان یەکلا کردەوە و کتابم بۆ هات من بردیشم لەسەر کرد چونکە دەمزانی هەرێم دەگرێتەوە هەرێمی کوردستان بگرێتەوە وەکو وزەی نوێ بۆەوەش بڵێ نەڵێ هەرێم زۆر لە شارەکانی تری عێراق پێشکەوتوترا خەڵکەکەی مەفهومیەتێکی کامیل لەسەر مەوزوعەکە هەیە. فاتم بردیشم لەسەر ئالیەتی ئەوە کرد لەگەڵ لیزنەی مختص لە پەرلەمان و لەگەڵ ئەو لیزنەی کە ئەنجومەنی وەزیرانی عێراق لە هەیئەی مستەشارین خۆیان دان مەزراند بوو. هاتین سەر ئەساسەی کە بگەینە ئالیەتێک چۆن بە سورعەتترین شێوە بتوانین ئیشەکە دەستبەجێ کاری پێ بکرێتین. باشە ئەو دۆخەی کە ئێستا عێراقی تایە عێراق بەگشتی و هەرێمی کوردستانیش لە ڕووی بەرهەمێنانی کارەباو وای کردووە پاڵپشت بێ بۆ خێرا جێبەجێکردنی ئەم پرۆژە؟ بەڵێ بە ئەمە بە نمونەیەک جواب بدەمەوە. عێراق ئەم لەحزەیە 55,000 مێگاواتی لە سەعاتێکە کارەبا پێویستە. 55,000 عێراق لە نقطەی بەرزی هاوینە توانای بەرهەمێنانی 28,000 هەیە کە سەتا چلی لە غازی ئێرانیەوە دروست دەکرێت بە غازی ئێرانیەوە. ئەگە بین ئێستا تەماشای معادلەکەی بکەین کە غازی ئێرانی نەمینێ ئینتاجی عێراق دادەبەزێ بۆ 17,000 کە دابەزی بۆ 17,000 ئەبێتە جەهنەم بۆ خەڵکەکە. فەوالێ دەکا زەختێکی زۆر دەخاتە سەر حکومەتی عێراق بە نەفسی وەختیش احتیمالێکی زۆر هەیە ببێتە مایەی فەشەلهینانی حکومەتی سوودانی لەلایەن وەزارەتی کارەباوە. ئەو زەختە کە لە عێراق دروست دەبێت دێن زەخت لە هەرێم دەکەن پێیان دەڵێن کارەبامان دەنێ. ئەگە کارەبامان نەدەنێ ئەمەش ئیجراعاتی دیمان دەبێت. بۆیە مۆزوعی وزە سیستەمی خۆر یەکە لە حەلە سەریع و جێبەجێیەکانی بۆ حکومەتی عێراق. بۆیە زۆر بە سورعات دەفع دەکەن کە ئەو مۆزوعە یەکلا بکرێتەوە و دەست بەکار بێت. باشە کەواتەکەی دەسەکرێت بە پێدانی ئەم قەرزە بە هاوڵاتیان و تقریبا بڕەکەی چەندەیەکە بێت ئەنی ئەگاتە چەند کولفەی دانانی وزەیەکی خۆر بۆ ماڵێک. ئەمە وەکو لیزنەی سەرپەرشتیار لە پەرلەمان ملاحەزەمان لەسەر ئالیەتی شەرتەکانی بانکی مرکزیەوە بوو. پێش 3 هەفتە من لەگەل مەسئولی ئەو مەلەفەی بانکی مرکزی دانیشتم لە هەندێک نقاتی نوێ چاوەڕێی وەمان دەکرد کە تعلیماتە نوێەکە دەربێت ئەویش ڕۆژی پێنجشەمە دەرهات. قەردەکە 5 ساڵ بوو وامان لێ کرد بێ بە 7 ساڵ. نزبەکە ساڵانە 106 بوو وامان لێ کرد حد الأقصای لە 103 تێنەپەڕی. ئالیەتی پێدانی چۆنە بێ دوو نەوع قەرز هەیە. قەرزی یەکەم قەرزی بچووکی ماڵانی پێڵێن کە لە 7 میلیۆن تاکو 30 میلیۆن دەبێتن. قەرزی توجاریش هەیە بازرگانی کە لە 30 میلیۆنەوە تاکو میلیارێک دەست پێ دەکەن. بەزەوەی ئێستا وەکو لیژنەی پەرلەمان کاری لەسەر دەکەین. ئەمە بە هەموو نەوعێک وازەخت لە بانکی مرکزی و بانکە ئەهلیەکانیش دەکەین کە ئەو قەرزەی بۆ هاوڵاتیان بێ فائیدەکەی لە 1.1 و حتا 1.2 تێنەپەڕێت بەدەلسێ. زۆر لە بانکەکان کە ئێستا بە تەمانە بەشدار بن و نهاتەوە هەفتەیە بەشدار دەبن قبوڵیان کردووە کە ئەوان عمولەی خۆیان بە 100 بستێن و نیو لە ساداکەشەوە بێ و طرحیش هەیە کە ئەو عمولەیە وەکو عمولەی ئیداری وەربگرێت تاکو مەسەلەی ڕێبا و میما بۆ زۆر کەسان هەیە نێتەنا. باشە دکتۆر ئامانج ئەم بابەتە ساڵانەیە یان یەک جارە؟ بەردەوامە تاکوکەی بەردەوامە. باشە هەر ساڵێکە ئەم قەرزەم لا بێت 100 چێتە سەری؟ بڵێ
ساڵانە واتە تا حوت ساڵەکە بەڵێ 120ەکە چێتە سەری بەڵێ باشە مەرجەکانی وەرگرتنی قەرزەکە چییە بۆ هاوڵاتیەک یعنی بێ من چ مەرجێگەدەن بە من بۆی کە بتوانم ماڵەکەم بکەم بە وزەی خۆر کارەباکەی جانبی تەنفیزی شەرت دانانێ بۆیە مۆزوعەکە حڕکرا بۆ بانکەکان بانک کە قەرز دەدا بە هاوڵاتیەک ئیجراعاتەکانی چ بێ ئەوان بەکاردەهێنرێ یەک شت لێرە کرایە پێشتر ئەو دەست پێشخەریە کە پەکی کەوتو بوو مشکلیان دەیانگۆ شەریکات نییە بێ تەنفیز بکەین کە ئەمە هاتی وەکو لیزنەی پەرلەمان و منیش کە تەرحمدا گوتم بە رابطێک دروست بکەین شەریکەکان ئۆنلاین تەقدیم بکەن حتا لە مواسفاتی هەیە مستەشارین و وەزارەتی کارەبای عێراق و وەزارەتی تەخطیط و استثمار مووقفی قانونی و کەفاایان بێتە دەرێت تەهیل بکرێن کە تەهیل کران وەزیری کارەبا بە کتابێک ڕفعی بانقی مرکزی دەکە بانقی مرکزیش ئەعمامی لەسەر دەکە بۆ بانقەکانی تر مەرحەلەیەکەمەوە بۆ 8 شەریکە تەهیل کرابوو ئێستا 16 تریش هات و بە سەدان شەریکەی تریش تەقدیم ئەی چۆن لەناو ئەم شەریکانەیە کەس ئێوە دیاریەکەن ئەمە بەس دەوری ڕقابی کە پرۆسەکە چاودێری بە بێگەندەڵی ئەی لە نێو ئەو کۆمپانیانەدا چۆن دیاریەکرێک کامیان ئەتوانێت خزمەت گوزارێکی باشتر پێشکەش بکە دیاریکردنەکەی مواسفات دانراوە یعنی لە تاقەی شەمسی مهمترین نقطە ئەو موادەی بەکاردەهێنرێ ئەو گەرنتیە کە دەدرێ لەلایەکی درا جاربی فەنی هەر شەریکێک ئەگە بەدەیان پرۆژەی تەنفیز نەکرد بێ لە عێراق هەمووە لە رابطەکە تەهیل ناکرێتن ئەوەیەک دووەم ئەو مقتەرەحی کە مندام کاتی خۆی پێم وتن شەریکات بە پێی منتەقە تەهیل بکرێ جنوب بەس شەریکاتی جنوب بێ فرات الأوسط فرات الأوسط بێ وسط بێ شیمالی شیمال بێ ئێستا لە شیمال هەموو محافزاتەکانی شیمال دهۆک هەولێر سلێمانی کەرکوک مووسڵ سەلاحەدین ئەمبار ئەوەی من ئاگام لە مەرحەلە یەکەم 4 شەریکە تەهیل بوو کە ئەو چارشکە دەتوانن لێرە خزمەتگوزاریەکە تەقدیم بکەن مەرحەلەی دووەم 16 بۆ لەو 16 تەکیدم نەکردوتەوە کات چەندی منتەقەی شیمالی پێ لەسەر دەکرێت باشە دکتۆر ئامانچ ئێستا پێم بڵێ کەی دەست پێکە کەی خەڵک دەتوانێت بچێت ئەم قەرزە وەرگێ و سیستمی کارەبای ماڵەکەی بکاتە سۆلەر سیستم 2 مانگە دەستی پێ کردووە ڕێک 2 مانگە دەمێنێتەوە سەر ئێستا مۆزوعەکە لای بانقە ئەهلی و حکومیەکانە هەر بانقی پێ دوای چەندێکە خایەنێت تا ئاگاتە هەرێمی کوردستان گەیشتووە ئەوە بەسمۆی لە هەرێمی کوردستان کەی دەست پێ من ئەوەت پێ بڵێم یەک لەو بانقانەی کە من بە خۆم شخصی ویستم ڕۆژی پێنجشەممە کە کتابێکی بۆ وەزارەتی بیئە ناردبوون ئای بانقەکە ناینم بە نەبتە دیعایە بۆیان کە قبولیان کردو قەردی بچووک بە سەتایەک دەیکەن من چوم وەکو شخص بۆ ماڵی خۆم تەقدیم بکەم پێنجشەممە بگوتی بالفعلیش ئەو ڕۆژە تعلیماتی بانقی مرکزیات بگوتی تعلیماتی بانقی مرکزی ئەو ڕۆهاتەوە ڕۆژی یەکشەم دووشەمەگە لە ئیدارەی مەجلیسیدارەدا دەنیشین مۆزوعەکەیەکلا دەکەینەوە کرێکلان کردەوە یەک کتاب دەکەم بۆ بانقی مرکزی کە دەمانەوێت بەشداری دەست پێشخەریەکە بکەین بانقی مرکزی لە خلالی ڕۆژێک بۆ 2 ڕۆژ پارەکە ئێداع دەکاتە سەر حساب بانقەکە خەڵک دەتوانێت ڕاستە و خۆ بچیان دەتوانێت لە ڕێ ئەو شەریکانەی تەهیل کرایە بچێت لە هەمووی گرنگتر ئەو شەریکاتانە دەتوانن تەهیل بکەن و زۆر کەس دەڵێن محدود کرا محدود نەکرایە بەدەیان شەریکە هەیە هەمووشیان بە وازحی سعری خواندانەوە خەڵک حڕە کام شەریکە بە سعرێک هەڵدەبژێرە و منافسەش دروست کرایە تا کوالیتی و ئالیەتەکەی باشە ئەم پرۆسەیە کە لە هەرێمی کوردستان جێبەجێ بکرێت پێویستی بە چییە ینی ئایا ڕەهنی ئەوێت شتێکی ئەوێت کە لە بەرامبەرداوەکو کەفیل بێت یان گەرانتیەک بێدانرێت لەلایەن هاوڵاتیەوە ئەمە دووبارە دەکەمەوە مۆزۆڵان بۆ بانکەکان بەجێشتەوە ئەو تەڕانەی کە وەختی خۆی لە لیزنا بە لیزنەی عولیاماندا گوتمان حتا ئالیەتەکە سەهل بکەین لە عێراق تەوتین هەیە لە هەرێمی کوردستان هەژماری من هەیە با ئەو دووە بەکاربنێرە لە بۆ موەزەف مواتن کە هیچی نەبێ با بچێ کەفیلێکی کە هەژماری منی هەبێ بێنێتن تەقدیمکە ئەو ئالیەتێک هەندێک لە بانکەکان وتیان ئێمە لەوانەیە گەرنتی لە شەریکە مۆهالەکە وەرگرین بە کۆمپیالەکە قەردی بدەین هەندێک لە بانقیش عینەن یان سیارێ یان ئاردە ئەو زەماناتە تەڵەب دەکات دروستە بۆ هیوایان کە لە ماوەیەکی زۆر نزیکە هەر خۆت جەناوت ڕای دێنیتەوە کە دەستراوە
هیوادارین ئەگەر وا بێت هەر پرسیار لە بەڕێستەکەین و بزانین چۆن و خەڵک بۆی ئەو کاتە دەستکات بە وەرگرتنی و وابزانتریش دەبێ ئالیەتەکە کە یەکەم پرۆسەکرا بەڕاستی مۆزوعێکە کە ئەمە وەکو خەڵکی هەرێمی کوردستان تەرکیزی لەسەر بکەین استیفادە لەوەی بکەین چکە حالمان دیارە بەغدا لە زۆر لا مافی خەڵکی کوردستان نادا فەم شتە حڕە موجودە با ئێمە وەکو هەرێم و خەڵکی هەرێم استفادە لێ بکەین کە لە دەرفەتێکی باشیشە بۆ پاراستنی ژینگە و ئیتر نەجاتیشمان بێت لەبوونی کارەبا. دکتۆر ئامان چارکی ئەندامی لیژنەی کاربار لە پەرلەمانی عێراق لەگەڵمان بوو سپاس بۆ ئێوە بەخێر هاتن زۆر سپاس.